ئەوەی لە سەرشانی منە دڵسۆزی بە دوواداچوون بەردەوام خەم خواردن. کاکسم کۆپیرۆزە بەڵێنی چی بە هەڵەبجەیەکانەیت کە بووی بە قایمقامی هەڵەبجە؟ من سەرەتا بە خێرانتانەکەم من بەڵێنی ئەوەیەم کە من لە بواری کاریگەڕیا کارەکەم پێشتر لە بواری کاریگەڕا کارم کردووە نزیکەی 23 ساڵە لە بەڕێوەبەرایەتی ناحەی بیارەتە 2003ەوە تاوەکو خۆرماڵی خۆشەویست تاوەکو بەمۆ ئێستش کە لە بەمۆم و دواتر بە وەکالەت لە سیروان و لە هەڵەبجەشا بووم. ئەوەی لە سەرشانی منە دڵسۆزی بە دوواداچوون بەردەوام خەم خواردن بەڵێنی ئەمەیەم و ئینشاڵا لە ئایندە شاوەکو کوتم بەرپرسیارەتی دەرئەنجامە واتە ئەو ماوەی کە لەوێ چیت کردووە چیت سەوز کردووە چی درێنەکەی ومێ دەکەم کەوا بتوانم بە هاوکاری هەموو فەرمانگەکان بە هاوکاری هەموو لایەنەکان بە هاوکاری هەموو ئەو شوێنانەی کە بەڕاستی دڵسۆزن لێ بڕاون بۆ هەڵەبجە بتوانین هەڵەبجەیەکی زۆر لەمە گەورەتە دروستکەین. باگراوانجەی کە هەتانە پێ دوای یارمەتی دەرەبێت لە پۆستی ئێستاتانە؟ وەڵی بە دڵنیاییەوە ئینسان ئەگەر پۆستێکی گرتە دەست هەستی کردکەوەی بە بەرپرسیارەتیە پێم وایە ئەچێتە ژێر بەرپرسیارەتەکە و من بەش بە حاڵی خۆم ئەوەک ئامانەتی پێم دراوە وەک ئامانەت ئەچمە ژێرباری و ئەمەوێت نەتیجەش باش بێ ئینشاڵڵا.